سەرکە کاپتان دەریشم کە هەردێمەوە ناو کەشتەکەت. شتێکت بۆ بێنم بۆی گەرمت کاتەوە؟ دەمە بێ لام. دەزانم هیچ شتێک نەگۆڕاوە ئەزەل. بەهار بەدەست خۆم نەبوو. یای نازۆفیز ناکەم. بەهار تکایە بێدەنگ بە. ئەگەر نەهات بام بەڕاستی وەخت بوو نێم. باش ئەگەر نەهات بام بەهار. بەڵام هاتی ئەزەل. تۆ قەرمانی منی. من نیم بەهار نیمە. لە ڕاستیدا تۆ قارەمانی منی. ئەزەل لێک ماڵدا دوو قارەمان زۆرە. باساک بمەوە لەگەڵ تۆدا بەشی دەکەین باشە؟ ئەزەل مەگری تکایە. ئەگەر نا نەفەسم ڕادەگرمە. دەڕۆین. ڕێبارە خۆشەویستەکان ئامادە بن دەڕۆین. بۆ کوێ دەڕۆین؟ دەچینە تەبەت. دەزانین لێ چی دەکەین؟ بەڵام من بڵێت نەبڕیوە. دەوەرە لام. بەهار من ئەوەندە ناخەوم. لە ڕاستیدا من ساڵانێکە ناو جگای چوار نەخەوتومە. دەوەرە لام. ئاخر من ناخەوم. خەینا بە سۆرە پاڵکەوە لام.